ئایا بۆچی حیزبە کوردیەکان ڕێگری لە ڕیفۆرمی میدیایی و دروستبوونی میدیایی نیشتیمانی دەکەن؟ وەڵام بەدڵنیاییەوە هەموو ڕێکخراوێکی سیاسی پشت بە کارنامەیەکی دیاریکراوی کارکردن دەبەستێ کە پێویستە هەڵقوڵاوی بڕگە و مادەکانی پەیڕەوی ناوخۆ بێ، پەیڕەوێک کە تێدا پلان و پرۆژە و پرۆگرام و نەخشەڕێی بۆ ئەو کەرتوکایانە لە بەرچاو گرت بێ کە دەکەونە چوارچێوەی گرنگی پێدان و خەباتی سیاسیەوە. لە ڕووی تیۆریەوە پاراستنی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری لە دەستور و یاسا نێوخۆیی و نێودەوڵەتیەکاندا دەقنووس کراون و لە سەروەختی بانگەشەی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا وەک دروشم دێنەوە بەرباسی لیستە ڕکابەرەکان. بەڵام لە ڕووی کردەیەوە کەم و دەگمەنن ئەو هێز و حکومەتانەی پێداگری لەسەر چەسپاندنی سیستەمی دیموکراسی و پایەکانی بکەنەوە کە دیارترینیان مافی دەستگەیشتن بە زانیاری و ئازادیەکانی کارکردنی ڕۆژنامەوان و ڕۆڵی ڕۆژنامەگەری بنکۆڵکاریە لا دەرخستنی سێکوچکەی گوندەی و گەندەی و گەندەڵی هێز و هەژمونی حزب لە نێو حکومەت و پەرلەمان و دادگا و تەنانەت میدیاشدا. ڕیفۆرمی میدیایی و میدیای نیشتیمانی دوان لەو بوارە گەورە و گرنگانەی ئەمڕۆی هەرێمی کوردستانی بندەستی عراقن کە بەدەگمەن نەبێ لەلای هیچ ڕێکخراوێکی سیاسی و فراکسیۆنێکی پەرلەمانی نەبوون بەخەم و خولیا و خاڵی دیاری کار لەسەرکردن. بەشێکی ئەو کەم تەرخەمیە بۆ تێنەگەیشتن و پێنەگەیشتنی هۆشیاری میدیایی دەستەبژێری سیاسی کوردستان دەگەڕێتەوە کە میدیا تەنیا وەک ئامڕازێکی پڕۆپاگەندە و بووقێک بۆ فوتێکردنی ناو و ناوبانگی نانپێدەر و خاوەنی بەرژەوەندیەکان دەبینن. بەشێکی دیکەی کەم تەرخەمیەکەش بۆ دۆخی گشتی کوردستان دەگەڕێتەوە کە هێند کەرتوکایی لە پێشتر هەن چاکسازیان تێدا بکرێ. حیزبە کوردیەکان بە گرنگیان نەزانیوە لە ڕێگەی چاکسازیکردن لە ژینگەی میدیایی و سیاسەتی میدیایی وتارێکی سەنگینی میدیایی بەرهەم بێن و بەوەیش چاکسازی نیشتیمانی لە کەرتوکایەکانی دیکەشدا بکەن. ئەزمونەکان دەریان خستون کە میدیا و ئامڕاستە جۆر بە جۆرەکانی لا توانایاندایە پەیوەندی هاو بەرپرسیارەتی لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا دروست بکەن و پێکەوە ڕێگەل لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکان و سامانی گشتی وڵات بگرن. بۆ نمونە ئاشکراکردنی سەرچاوەکانی داهات و دارایی دەیان دامزراوەی میدیایی سێبەری حیزب و کەسایەتی و کۆمپانیەکان کە لە دوو دەی ڕابردوودا ڕۆژ بە ڕۆژ زیاتر و فراوانتر بوون. ئەویش لە کاتێکدایە کە لە دوای 2014ەوە بۆهۆی سنوورداری کاری ئەو کۆمپانیا گەورانەی جاڕی بازرگانی بۆ برەودان بە بەرهەمەکانیان دەدەن و دەرکەوتنی قەیرانی داراییەوە سەرچاوەی داهاتی دەیان دەستگای میدیایی ڕاگیران و نەیانتوانی درێژە بە مانەوەی خۆیان بدەن. لەو دۆخە ناهاوسەنگی کێبڕکەی پیشەهیدا حیزبە کوردیەکانی ناو و دەرەوەی دەسەڵات و هاوپەیمانەکانیان خاوەنی دەیان دەستگای میدیاین کە ڕاستەخۆ و ناڕاستەخۆ دەژێنرێن و ئاراستە دەکرێن. جا ئەگەر بچووکترین هەوڵ و هەنگاوی ڕیفۆرمی میدیایی سەرپێ بکەوێ بە دڵنیاییەوە بەشێکی زۆری دەستگا سێبەرەکانیان دادەخرێن و بەهۆیەوە ژینگەی میدیای کوردستان کەمێک پاک و پوختەتر دەبێتەوە. ئەو کاتیش دەتوانرێت بیر لە سەرپێخستنی پرۆژەی میدیای نیشتیمانی سەنگین و پیشەوەر بکرێتەوە تاوەکو ببێت بە دەنگی بێدەنگان و ڕەنگی پێڕەنگان و هەمووان خۆیانی تێدا ببیننەوە. ئەویش یەکێک دەبێت لەو ئامانجە دوورمەودانەی ڕیفۆرمی میدیایی کە حیزبە کوردیەکان بە مەترسی بۆ سەر پێگەی میدیای خۆیانی دەزان و بە بەرنامە ڕێگری لە بە ئەنجام گەیشتنی دەکەن.